سەیری فلیمشتی ئەزنەبی زۆر دەکەمە من ئەوزە لە فلیمەکان مەقولەی یعنی ئەو دینی مەسیحش ئەوانە بێتە بەرژێت گوناح نییە؟ بەنگیان بۆ خۆی جەنابەت نازانم ینی بە چه هەدەفێدا ئەنیشی سەیری ئەو فلیما ناکەیت خۆ دەزانی کات وەکو شمشێر وایە ئەگەر نەیبڕی وەکو ئیمامی عەلی فەرمێ بە ڕەحمەت بێت ڕەزای خوای لێبێت ئەدبڕێت ئەو کاتە زۆری کەوا لە بەردەستایە بۆ نمونە 2 ساعات دانشی بە دیار فلیمێکەوە ئەگەر ئەو 2 ساعاتە لە خزمەتی کتێبێکا بێ باشتر نییە لە خزمەتی زانستێکا بێ باشتر نییە ئەگەر خۆت فێری ئەو شریعەتەی ئیسلامکەی باشتر نییە ئەگە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم بخوێنیتەوە باشتر نییە ئەگە سیرە و ژیاننامەی ئەو بخوێنیتەوە باشتر نییە ئەگە ژیانی یەک سەحابە بخوێنیتەوە باشتر نییە کە وازانم ژیانی یەک سەحابە بۆ خۆی یعنی بریتیە لە زاخاوی ئیمان یعنی بەس بڕۆ ژیاننامەی موسعەبی کوڕی عومەیر بخوێنەوە ئەنجا بۆ دەرەکەوێ ماهیەتی ئەم ژیانە یعنی چی بۆ دەرەکەوێ ژیان لە پێناو خۆیە یعنی چی ئینسانە بێ لە دنیاە ینی کۆمەڵێ هەڵە هەیە بیقۆزێتەوە و بیکاتە ینی دەرفەت بۆ ژیان بیکاتە وانە بیکاتە پند و ئامۆژگاری بۆ خۆی المهم قوربانگیان المهم ئەو فلیمانی کە سەیرەکەی مادام ناشەرعی نەبێت کێشێکی شەرعی بۆ دروست ناکە الله تعالی عەلەم بەس مامۆستا ببوورە تێبینی شتێکم کرد لەو فلیمانە لە کەنیسە و شت و شەی ئامین ئەوانیش بەکاری دێنەوە واتای چییە؟ ئامین یعنی ئیستەجیب یعنی خوایە جوابی دوعاکانمان بەرەوە